ساڵتی دەڕێت بەسەر دوای وەستانی لە سەرسەکە و لە پشتمایک و لە پێش جەماوەری ناڕازی لێ هەستی بە جیاوازێکی ئەوتۆ نەکرد. ناڕزایەتەکان هەمان ناڕزایەتی و داواکان هەمان داواکاری و دەسڵاتدارانیش هەمان ئەوانن کە ژیانی خۆیان گوڵێنتر و هی خەڵکانیش قوڕێنتر کردووە. دەسەڵاتەکان بۆچی شاعیرەکان تیرۆر دەکەن؟ کۆمەڵێ نمونەی زیندوومان هەن لە جیهاندا کە دەسەڵاتە دیکتاتۆر و فاشیستەکان شاعیرەکان یان قەڵەمە ئازا و ئازادەکان تیرۆر دەکەن. ساهۆ غەزاڵی ئێرانم بۆ دەست نوێژی قەد نەشکاوی شیعرەکانم، بۆ ئەوە ناشەی خۆشم بوێی، بۆ ئەوە ناشەی خۆشم بوێی. فەرمووتە دێم مەیە، فەرمووتە دێم مەیە، چونکە ئەم سنوورە ڕێگە نادا لە شعرێکم مارە بکرێی. من ئەڕۆم بەڵام ئەفسوس تا لێرەیە لەم ئێرانی جبە و جاد و مێزەرەیە. دەبێ لە هەر ئاتشگایەک هەر سەربازگە و پایەگایەک دەبێ جانتاکانم دەکەمەوە دەسا ئیدی چۆن چەند تاڵ پرچێکی غەزاڵت بۆ لاسێکی وڵاتەکەم ببەم. ئەمڕۆ 26 ساڵ تێدەپەڕێ بەسەر شەهیدکردن و خوێنڕشتنی بەکر عەلی کە لە 1 نوێی ساڵی 1996 شەهیدیان کرد بە ناحەق. ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە بۆ لاپەڕەکانی مێژوو دەبینین ڕژێمە یەک لە دوایەکە دیکتاتۆرەکان دەسەڵاتە چەوسێنەرەوەکان دەیان شاعیریان لە گۆڕناوە و هەرێکە و بە پیلان و بە فیتێک کوشتیانەوە، چونکە ڕاستی ترساون لە قەڵەمە ئازادەکان لە قەڵەمە بیۆرەکان، چونکە دوجار دەبنە مەترسی بۆ سەر تەخت و تاجی دەسەڵاتداران. بۆیە هەمیشە شاعیرەکان ئەوانەی کەوا لە بەرەی گەلن دەکرێنە ئامانج بۆ ئەوی خوێنیان بڕێژن و بۆ ئەوی چیتر خەڵک دوایان نەکەوێ و خەڵک هۆشیاری نەبێتەوە، چونکە هۆشیاری زەنگێکی مەترسیە بۆ سەر دەسەڵات و دیکتاتۆرەکان. تۆش هەروەکو کچانی تری شارەکەم بانیت، شنەی چەمنیت، زنەی شەستە باران نیت، کرۆشەی تەنیا درۆ و عەتر و بۆیە و بووکە شوشەی. بۆچی هێشتت خۆشم بوێی؟ بۆچی هێشتت خۆشم بوێی؟ بۆچیەت هێشت خۆشم بوێی کاتزانی من ئەو ڕەندەم لەم وڵاتە بچکۆلەیی دڵی خۆشمە پەناهەندەم. داخر بۆ بۆچی ئەتهێشت ببی بەم بێستوونی عەشقە و بم گریە خۆ. کۆمەڵێ نمونەی زیندوو هەن لە مێژوودا کە دەسەڵاتە فاشیست و دیکتاتۆرەکان شاعیرەکانیان تیرۆر کردووە. هەر لە ساڵی 1837ەوە کە پوشکین لە رووسیا بە شێوەیەک بە گێچەڵێک تیرۆر دەکرێت، دواتر لۆرکان لە ئیسپانیا لە ساڵی 1936 بە 37، دواتر پاپلۆنیرەدا کە بە ژار خواردکردن گومانی لەسەرەکرێت، و هەروەها لە کوردستانیشدا چەند شاعیر تیرۆر کراون لەلایەن دەسەڵاتی کوردیەوە، بەتایبەت دەسەڵاتی سلێمانی کە کۆساری لە ساڵی 90ەکاندا و دیسان بەکر عەلی کە ئەمانە شاعیرانێک بوون لە بەرەی گەلدا بوونە و هەروەها شاعیرێکی تریش لەم ساڵانەی دواییدا بە ناوی عیرفان ئەحمەد دیسان ئەویش تیرۆرکردن ئەیژمێرین ئێمە، چکە بە شێوەیەکی گومناو لە زیندانە گیان لەدەستداوە. دیارە ئەم شاعیرانە کە شاعیر ڕاستەقینەکانن هەمیشە جۆرێک لە مەترسی بوونە بە سەر دەسەڵات، چونکە شاعیرەکان هەم لە بەرەی گەلن هەم ڕاست بێژن. دەسەڵاتەکانیش کە شاعیرەکان تیرۆر دەکەن یا قەڵەمە ئازا و ئازادەکان تیرۆر دەکەن جاری مەرگی خۆیان ئەدەن. ئەو دەسەڵاتانە نامێنن، هەموویان لەناو ئەچن. ئەمڕۆ بێ سبەی بێ